بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئەڵلقەیەکی نوێی جێکەوتیا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان خۆشحاڵم کە بتوانم لەم بەرنامەیە بابەتێکی زۆر گرنگ بۆ ئێوە شۆڕۆڤە بکەم لێرە لەسەر ئەم مێزی جێکەوتایە لەگەڵ میوانە بەڕێزەکەم. ئەوش بابەتی نوێگەری و ڕێفۆرمە. تەبان بابەتی نوێگەری و ڕیفۆرم تا ئەم لەحزێژ لە بابەتە زۆر زیندوەکانی دنیای فکری و دنیای فەلسەفین و لە بواری کۆمەڵناسیشە زۆر ئەم بابەتانە باسەکرێن. ئەم بابەتانە ینی کاچنە ناو ئاینەوە بێ ئەندازە گەورە بن، بێ ئەندازە گرنگە بن، چونکە نوێگەری یاخود ڕیفۆرم لە بواری ئاینیە ینی بابەتێکە هەستیاری دروستەکە. ئەو کەسی کە دەستە بۆ بابەتی نوێگەری و ڕیفۆرم لە بواری ئاینیا لە ئەم بابەتە گرنگ و بەهێزە ئەبێ خۆشی زۆر بەهێز بێ. کاڵین بەهێز بێ واتە پڕ بێ و کەسێک بێ کە زانستەکانی ینی زانستی یەک بوار نەبن، بەڵکو زانستەکانی بوارە جیاوازەکانی لە خۆ بگرێ. بۆیە بابەتی نوێگەری یاخود با بڵێن ڕیفۆرم لە بابەتە زۆر گرنگەکانن. کەسێک ئەتوانێت دەست بۆ ئەمە بەرێت کە بەڕاستی بۆ خۆی بەمانە بە لوغە شەرعیەکەی بێ مستەهید بێ و بە کەسێک بێ کە بیانی توانای داهێنانی گەورەی هەبێ و توانای شۆرۆڤەکردنی گرنگی هەبێ. من دەمەوێ لەم بەرنامەیە نوێگەری و ئەوەی کە دەکرێت چاکسازی یاخۆ ڕیفۆرم ببەسمەوە بە زاتێکی گەورەوە. ئەم زاتە بەبێ هیچ مبالغەکردنێک ینی زاتێکی زۆر گەورەیە و بەداخەوە تا ئەم لەحزەیە لە ناو کووردە وەکو پێویست نەناسێنراوە، یاخون کورد وەکو پێویست نایناسێ. ئەویش زاتێکە کە لە ساڵی 1876 لە شاری کۆیە لەدایک بوو و لە ساڵی 1943 کۆچی دوایی کردو. ئەویش مەلای گەورەیە. تەبان زۆرن ئەو مەلایانەی کە گەورن لە بڵێن لە بواری ئاینداری ئێمەیە، بەڵام نازداوی مەلای گەورە دوجا هەر بۆ ئەو ماوەتەوە تا ئەم لەحزەیەش کە باسی مەلای گەوراکرێ تەبەن خەیاڵمان بەس بۆ لای مەلا محەممەدە چێ. بۆیە ئەو نازناوە ئەتاکو ئەم لەحزەیە هەری ئەوە. تەبەن مەلای گەورە بێ ئەندازە وەکو گوتم پیاوێکی گەورە بووە، پیاوێکی متەمەکین بووە و هیچێک بووە لە مینەوەریەک زۆر گەورەکانی بواری ئاینناسی و ئاینداری. کاڵین ئاینناسی واتە و چۆن ئاینی ناسی وە بەرجەستەژی کردووە. بۆیە باوەڕ ناکەم هەتاکو ئێستا کەسێکمان هەبێ لەو بوارەیە هاتبێ و مەلای گەورەی تێپەڕاند بێ. بۆیە مەلای گەورەکو خۆی ماوەتەوە. مەلای گەورە جگە لەوەی کە پیاوێکی شارەزا بووە، پیاوێکی زۆر زاهید بووە، یعنی دەجێڕنەوە کە لە مباحەکانیش لە حەڵاڵەکانیش گەڕاوەتەوە. چکۆی توێتی من سبەینێ ئەبم بە مەلا و لەسەر منبەر خەڵک من ئەبینێ ناکرێ من یادەوەرێکی خراپ یادەوەرێکی ناشیرنم لە لای خەڵک جێهێشت بێ. بۆیە مەلای گەورە زۆر زاهید بووە و کەسێک بووە کە زوهرێکی زۆری کردووە لە باری مباحیشە. بەڕاستی ئەو ڕەنگە ناقیدێکی زۆر گرنگیش بوو بێ، یعنی ناقیدێکی متەوازن، یعنی ناقیدێک کە ینی با بڵین غەرەزی شخصی تێقەڵ بە نەقد نەکردووە، بەڵکو نەقدی وەکو خۆی بەکارهێناوە کە بە بابەتێکی گرنگە. یعنی چۆن نەقدی وەهابیەتی کردووە ئاواش بەڕاستی نەقدی تەسەوفی کردووە و هەروەها لەگەڵیشانە نەقدی کۆمەلگاشی کردووە، لەگەڵەوە کە زۆر کراوە بووە بە دیوی ئەوەیە کە ئافرەت ڕێگەیان بدرێ، کۆمەلگا کراوە بێ بە ڕووی ئافرەتە، بەڵام هەرگیز لەگەڵ ئەو تەبەڕوجە زۆرەی ئافرەتان نەبووەوە پێی وابوو کە ئەو تەبەڕوجێکی بێ ئەندازە خراپە و بە هیچ شێوەیەک لەگەڵیان نەبووە. تەبەن مەلای گەورە لە فتوا و دەربڕینەکانیان وەکو وتم ینی بۆچوونی وا هەیە زۆر گرنگە. ینی بۆ نمونە ئەو باوەڕی وا بووە کە ئەو زەواجەی کاکەوێتە بینی موسڵمان و ئەهلی کتاب لەو سەردەمایە کە خۆی تیاژیاوە و توێتی نابێ بکرێت، چونکە ئەوانە ئەهلی کتاب نەماون بەڵکو
ئەهلی ئێحرافن بۆیە ناکرێت زەواجیشان لەگەڵا بکرێت. دەمەوێت لەگەڵ ینی لەگەڵ میوانەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کازم علی تۆفیق کە بەڕاستی دکتۆرایەکی زۆر جوانی لەسەر مەلای گەورە بهێناوە و دکتۆراکەی ئێستا لە بەردەستی بنە کە دکتۆراکەی لەسەر مەقاسیدی شەریعەیە لای مەلای گەورە خۆی مەقاسید هەر بە خۆی بابەتێکی زۆر زۆر گرنگە ینی شەرع یاکو با بڵێن دین هاتووە بۆ ئەم مەقاسیدانە بۆ ئەم مەبەستانە جاگەر ئەم مەبەستانە لای کەسێکی زاتێکی وەکو مەلای گەورە و زانایەکی گەورەی کورد بێ ئەو بابەتێکی زۆر زۆر گرنگە. دکتۆر کازم یاخۆ بەخێر بێ هیوادارم لە حوزوری جەناب تا زیادە ڕۆیەکم نەکرد بێ لەسەر مەلای گەورە. سوپاست دەکەم کە هاتی بۆ جێکەوتە و وڵامی پرسیارەکانی ئەمە ئادەیەوە. یەک پرسیاری زۆر دیاریکرا و زۆر سادە بەڵام زۆر بەرفراوان دەست پێ بکەم ئەویش ئەوەیە کە مەسعود محەممەدی کوڕی مەلای گەورە ڕەحمەتی خوا لە هەردووچان بێ قسەیەکی مەشهوریە قسەیەکی دیاریکراوی هەیە ئەویش ئەڵێ ئەوەی کە سەبارەت بە باوکم وتراوە تاکو ئێستا هەمووی سەدحا شتێکی باوڵێن ڕواڵەتیە بۆ مانای کە خەڵک باوکمی وەکو پێویست نەناسیوە هەتا ئەوەی کاڵێ ئەوەی کە من کردومە لقێکە لقێکە لەو مەبەستانەی یاخود با بڵێن لەو بوارانەی کە لە باوکمەوە مەسەلەن بۆ منە بۆم باوەتەوە یعنی مەسعود محەممەد قسەیەکی گەوراکە بەو مانای مەسعود محەممەد بە خۆی کابراکی زۆر گەورەیە ینی ئەگەر فەیلسوف نەبێ بیرمەندێکی گەورەیە ینی مەلای گەورە ینی بەم ئەندازەیە گەورە بووە بەم ئەندازەیە کە ئێمە نەمانزانیوە ئەوەی کە مەسعود محەممەدی کوڕی کردوێتی لقێکە لەو عیلم و بە بڵێن زانستەی کە مەلای گەورە هەیە بووە کەواتە پێمان بڵێ مەلای گەورەی چێ بووە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سپاس بۆ جەنابەت کاک پەیوەندیگەر سپاس بۆ کەناڵی پەیام بۆ ئەم دەرفەتە و بەرنامەکەشت هەر بەڕاستی جێکەوتەیە بۆ هیوایکە ئینشەڵڵا بتوانین ئێمەش حەقێک بدەین لەو حەقە خوراوانەی کە نەدراون بە مەلای گەورە. قسەکەی مامۆستا مەسعود محەممەد با من وەکو شتێکی تر وەریگرم قاعیدەیەک هەیەڵێ پێویستمان بۆ ئەوەیە بۆ ئەوەی کەسێکی مەجهول بناسین لە معلومێکەوە بۆی بڕۆین. مامۆستا مەسعود محەممەد لە ئەوساتی عیلمی و ئەکادیمیە ناسراوترە وەکو لە مەلای گەورە. هۆکارەکەی هەر شتێک بێ مەلای گەورە غەریبە کە ناسراوە تەمان لای مەلایانیش کە ئەوایە بە سیفەتی مەلابوون خەڵک بیناسیە بە سیفەتی عیلمەکەی خەڵک بیناسیە نەناسراوە غەریبە ئەو کاتەش خۆی بەخۆی هەر غەریبم لە ناو کۆمەڵگەکەم هەندێک جار دەردە دڵەکە بەڵێ لە تەفسیرەکە لە شیعرەکانیە دەردە دڵی ئەوواکە کە حەقی خۆی پێ نەدراوە و نەناسراوە. مامۆستا مەسعود محەممەد بیدایەتی ژیانی خۆی بۆ تەرخانەکە کە باوکی بناسیێنێ ئەو قسەی کە جەنابەت فەرمووت کە ئەڵێ من ئەوەی کە دەربارەی باوکم وتراوە هێشتا سەدحە بۆ دەرەکەی مەلای گەورە زۆر لەوە گەورەترە زۆر لەوە قوڵترە. ئەگەر مەسعود محەممەد بەو گەورەی خۆی دوای 40 ساڵ لە وفاتی باوکی ئەم قسەیە بکە ئەبێ مەلای گەورە زۆر گەورەتر بێ لەوەی کە ئێمە بمانە بیناسیێنین. وی ئەڵێ ئەوەی کە وتراوە لە سەحت دەرنەچووە و کاری بەپەلەیش نییە پێویستی بەوەیە ئیشی زیاتری لەسەر بکرێت و قوڵ بینەوە بۆ ڕۆ بچین یعنی لە ژیانەکەی دەرچین لەوەی کەی وفاتی کردەوەکەی لە دایک بۆچی وەرگرتۆ چی وەرنەگرتووە بەس لە سیرەکەی بێنن وەرنە ناو فکرەکەی و ئەفکارەکانی بگەڕین و بۆ ئەوی بیناسین. لەبەرەوە مەلای گەورە لە زەمەنی خۆیە لە تەمەنی 18 ساڵیە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لای باوکی کێک وە لە عەلامە گەورەکانی ئەو کاتە کە باوکی مەلای گەورە بەجێ بێڵم بۆ قەوسێک باوکی نوێنەری سوڵتانی عوسمانی بۆ لای دەوڵەتی بۆ لای ناسرشای قاجار بۆی کە بچی سڵحی بینی عوسمانەکان و دەوڵەتی قاجاری بکە کەواتە باوکی زۆر گەورە بوو بێ. ئەم پیاوە لە بەردەستی باوکیا گەورە بۆ لە تەمەنی 18 ساڵی ئیجازەی مەلایەتی داوەتێک کە ئیجازەی نەداوە بە هاوتەمەنەکانی ئەوە ئەگەێنێ مەلای گەورە هەر لە مەناڵیەوە بلیمەت بووە و خاوەنی بەهرە و توانایەک بووە لە زۆر خەڵکی تری بلیمەتدا وجودی نەبوو چ جای ئەوامی خەڵک. هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بەشێکی بۆ خودی مەلای گەورە و بەشێکیشی بۆ ئەو پەروەردەیی کە لەو زەمانەیە بووە بۆشێکی بۆ عیلمی کە پێیای کردو و دانیشتووە کە خۆت فەرمووت مجتەهیدە. مامۆستا مەسعود محەممەد لە قسەیەکی ئاڵێ باوکم لە زۆر مەسائلی شەرعی ئیجتیهادی کردووە توانای ئیجتیهادی هەبووە ئەو ئیجتیهادە بۆ وای لێ کردووە
مەلای گەورە بە گەورە بناسیێن. زۆر باشە کەواتە بابێنە سەر بابەتێکی دیکە ویشەوەیە تەمان ئێمامانەوە بزانین مەلای گەورە بەجددی مقلید بووە یاخود مستەهید بووە. تەمان ئەم بابەتانە هەر یەکان بە خۆیان ڕوانگەیەکی جیاوازیان هەیە. لەو شوێنێک کە مقلید ئێمازانین کە شوێن کەسانی دیکاکەوە یاخود ڕێڕێوێگە گرێکە ئەوانی تریش گرتویانە، بەڵام مستەهید ڕێگایەکی جیاوازە، ینی مستەهید بەمانای ئێستا داهێنەرە، ینی بابزانین ئەو مقلید بووە مستەهید بووە و ئایا مەسەلەن بۆ خۆی خاوەنی فکرێکی تایبەتی خۆی بووە، خاوەنی ڕوئایەکی و جیهانبینێکی تایبەت بووە و ڕێڕێوێکی تایبەتی خۆی هەبووە و دوجار مەسەلەن تۆ دکتۆرا لەسەری هێناوە، ئایا ئەو خاوەنی میتۆد و ڕێبازێکی تایبەتی خۆی بووە؟ مامۆستا پەیوەند بابەتی مەلای گەورە کە مستەهید بووە مقلید بووە تاڵەن ڕاجیایی هەیە نێوان ئەو کەسانی کە دیراسی حیاتی مەلای گەورەیان کردووە. هەندێکیان ڕەئیان وایە کە مەلای گەورە متأثیر بووە بە شێخ محەممەد عەبدە و مەدرسەی ئیسلاحی، مەدرسەی جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدە و محەممەد ڕەشید ڕەبا. و هەندێکیان ڕەئیان وایە کە نەخێر دوجار مەلای گەورە ئەکرێ کاریگەری ئەوانی لەسەر بوو بێ بۆی بتوانێت ڕێڕەوێکی ڕیفۆرم بۆ خۆی دیاری بکە. بەڵام هەرگیز مقلید نەبووە. ئەو باسی بدایەتی خۆی کاڵە من تەفسیری زەمەخشەری مەخوێندەوە نەقدم لە جمهورەگەر لەو ڕەئیانەی کە باسی بدایەتی تەمەنیەکە کاڵە بەرگی دوی تەفسیری زەمەخشەری مەخوێندەوە کەشاف کێکە لە تەفسیرە هەر معتەبەرەکان ئەڵێ نەختی حەواشیم لەسەر نووسی، بەڵام کاتێک کە ویستم تەفسیر دابنێم نەمدۆزیەوە. ئەو کاتە ئەم ویست نەقدیهین بگرم کە باسی بدایەتی عمری خۆیەکە تەوقعەکەی کاتێککە کامڵە بێت لە ڕووی عیلمیەوە، لە ڕووی حکمت و داناییەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە مقلید بوو بێ. لەبەرەوە نەخێر مەلای گەورە مقلید نەبووە، بەڵام مەرج نییە مجتەهیدی مطلقیش بوو بێ. توانای ئیجتیهادی هەبووە. دکتۆر شتێک ینی ئەگەر گریمان بەو مەدرسەی جەمالەدینی ئەفغانی و ئەوانش مەسەلەن بۆ متەئەسیر بوو بێ، بەس خۆماڵیکردنی ینی کورداندنی بێ ئەندازە گەورەیە. ینی تۆ زانی چی تۆ فکرێک لە شوێنێکی دیکە و لە جێگەیەکی دیکە وەرەگری لە ناو مەسەلەن بە تەبیعەتی ئەو شوێنە لە ناو کۆمەڵگایەکی دیکە، چۆن نەتوانی ئەو بۆچوو ناخود ئەو ئاڕاستەیە بێنی لە ناو کۆمەڵگاکی خۆت بیکوردێنی ئەگەر بێ ئەندازە تۆ مەسەلەن بە کەسێکی گەورە نەبی یاخود با بڵێن زۆر عالم نەبیت. ئەگەر ئەوە بڵێن متأثیر بووە، ئەگەر بڵێ هەر متأثیر نەبووە خۆی چکە کاک پەیوەند ئەزانین لە تەفسیرەکە لە چەند شوێنەکە مەدحی محەممەد عەبداکە، بەڵام لە مقابلە لە چەندین شوێنە ڕەدێداتەوە ئەڵێ نەی پێکاوە. ئەگەر مقللیدە چۆن ڕەدێتەوە؟ ئەوە هیچ خۆی ناخاتە ئاسی محەممەد ڕەشید ڕەبا، هەرچەند زۆر وەسفێکە زۆر مەدحێکە، بەڵام باوەڕی وایە خۆی سەر بەخۆیە، خاوەنی میتۆدێکە، خاوەنی نەهجێکە، ئەکرێ سوودی لەم مەدرسە بینی بێت، نەڵێ متەئەسیر بووە. سوودی لە مەدرسەی محەممەد عەبدە و مەدرسەی ئیسلاح وەرگرتووە، بەڵام متأثیر نەبووە، مقلید نەبووە و خاوەنی میتۆد و نەهجێکی سەربەخۆی بووە لە تەفسیرکردنیە، لە ئیسلاحیە، لە هەموو ئەو جوانی بە عیلمیانەی تراکە ئەم خۆی وەکو بڵێ خاوەنی ڕێبازێک بووە لەسەری ڕۆیشتووە. باشە دکتۆر ئەگەر مەسەلەی کوردبوون بێنینە پێشەوە، مەلای گەورە تا چەند توانیوێتی کوردبوون وەکو زمان، وەکو پێکاتە و وەکو دیاردەیەکی کۆمەڵناسی و دەروونناسی بخاتە ناو تەفسیرەکەیەوە؟ مەلای گەورە خۆی معجب بۆ بە فکری هین، فکری حاجی قادری کۆی، حاجی قادری کۆی خزمیان بۆ و هاوڕێی باوکی بووە بۆ خوێندن. تەمان حاجی قادر کوردایەتەکەی لە ترۆ بکایە، کەواتە ناکرێ بڵێ بێ ئاگا بۆ لە مەسەلە قەومیەکە، ئاگاداری مەسەلی قەومی بووە و لە دەیان شوێنە توانوێتی هەم لە ڕووی سیاسیەکەی و دیفاعی لێ بکە و هەم لە ڕووی سەقافیەکەی کە لە ناو تەفسیرەکەیە ولا من نەگەڕمەوە بۆ پێشتر بۆ نەگەڕین بۆ ساڵی 1990 و کاتێک بە قازی لە دادگایە نووسراوەکان بە کوردیە نووسێتەوە، وتارەکان بە کوردی پێشکەشەکە کە تا ئەو کاتە وتار بە عەرەبی بووە، چون کاتێک تەمەنی 25 ساڵە باوکی خوتبە واز دێهێنێ لەبەر خاتی مەلای گەورە، ئەو وتار بە کوردی تەقدیمەکە. ئەمە ترۆپی کوردایەتی و بابەتی قەومیەکەی نەبووە، بەڵام نەکوەکە و قەومیەتێکی خەڵک لێ تێگەیشتووە. ئەو وا تێگەیشتووە کوردبوون ئاەتێکە دیاردەیەکی خواییە و پێویستە ڕێزی لێ بگیرێ، بەڵام نەبێتە بابی تەعەسوبەوە، نەبێتە هۆکاری دابڕان و لێکترازانی کۆمەڵگە لەگەڵ
نەتەوەکانی ترا و لە تەفسیرەکەش ڕنگدانەوەی تەواوی داوە. یعنی لە چەند شوێنێکاڵێ نازانم لە جیاتی ئەم شەی لە کوردیا چی بەکاربێن و ناڵێ وەعەز نازانم وەعەز چۆن بکەم بە کوردی بۆیە هەروەکو خۆی نووسێتە وەعەز یان ڕنگدانەوەی تەواو بە تەفسیرەکەی دیارکە کوردیەکی پەتی نووسیوە و ئەو کاتەش ئەیتوانی بە عەرەبی بینووسێ چکە و دەیان کتێبیکەی هەیە بە عەرەبی نووسێت. بەس دکتۆر لە هەندێک شوێنە لە هەندێک تعبیرە کە بەکارێنێت تەمان من ئەزانم مەلای گەورە زمانێک بەکارێنە کە زمانی مەسەلەن بۆ من زمانی باوە زمانی شعبیە ینی بۆی خەڵک تێبگا هەندێک ڕخنەی لێگرن کە مەسەلەن بۆن منە کۆمەڵک جوملەی بەکارێناوە کە جوملەکان ڕەنگە زۆر گونجاو نەبن بۆ تەفسیر بەس ئەمەش دلیلێ لەسەر ئەوەی کە ئەو چۆنەڵی زۆر کورد ینی با بڵێن زۆر بە کوردی ئەنووسێ یاخود با بڵێن بە زمانی شعبەکەی خۆی بە زمانی میلەتەکەی خۆی ئەنووسێ. دوو هۆکار هەیە بۆ ئەمە یەکەمیان ئەوەی کە جەناب تەفەرمووی بۆی کە بە زمانی کوردی بنووسێ بۆ گەنجەکان بۆ ئەو لاوانەی کە تامە زرۆن بە کوردی لە قورئان تێبگەن و دوان نەکەون لە کۆمەڵگەکانی ترچکەوە لە دەیان تەفسیر بە عەرەبی و بە فارسی و بە ئینگلیزی و نازان بە چی و چی نووسراوە و ئێمەش لەو ئاستە دوان نەکەوین لە ئاستی ئەمە بین. دوم هۆکارێکی بۆ تەسقیف کردووە بۆ ئەوکە خەڵک مسەقف بێ ڕۆشن بیر بێ بگەڕێتەوە. مەسعود محەممەد دەڵێ ئەگەر تەفسیرەکە لە کاتی وفاتی باوکمە یان دوای وفاتی باوکم چاپ بکرایە شۆڕشێکی ڕۆشنبیری بەرپا کرد بەڵام بەداخەوە نەکرا کەواتە ئەم ئامانجی ئەوە بوو بۆیەش بە کوردی ئەنووسێ بۆ یەک کورد دوان نەکەوێ بڵێ تەفسیریان بە کوردی نەبووە بە کەلامی کوردی نووسراوە بۆی هەر ناوی تەفسیری کوردی لە کەلامی خوداوەندی. بەس دکتۆر پرسیارێکی گرنگە ئەم تەفسیرە بۆ وازانم لە هەشتاکانە چاپە بێ بەڵێ هەمووی نابەشێکی باشە بەشێکی لە هەشتاکانە چاپە بێ بۆ ئەوەنە دواکەوت ئەم تەفسیرە بۆ لە کاتی خوا نەیتوانی ئەو شۆڕشە بکاوەی کە مەسعود محەممەد دەیڵێ ینی هۆکارەکە پەیوەندی بە مەلای گەورە بوو یاخود پەیوەندی بە چوزانم پەیوەندی بە واقعی کۆمەڵاتی ئەمەوە هەبوو. تەمان چاپەمەنی و کاتۆکو پێویست پێشکەوتوو نییە. دووەم مەلای گەورە خۆی دژی زۆر بوون دش ڕاستە ئەوانەی کە دەسەڵاتیان هەبوو زۆربەی زۆری ئەوانە بوون کە دژی مەلای گەورە بوون دژی ئەفکارەکانی مەلای گەورە بوون بۆیە چاپ نەکردنی تەفسیرەکەی مەلای گەورە بەشێکی بۆ ئەوگەڕێتەوە. بەڵام گلەیەکە لە مەسعود محەممەد دەکرێت چۆن سەرپەرشتی نەکرێت لە کاتێکا ئەو لە ئەکادیمیا بووە بۆ هەوڵی نەداوە بۆ ئەوی تەفسیرەکە چاپ بکرێت کە مامۆستا مەسعود من لە هیچ شوێنەکە نازانم جوابی ئەمەی داوەتەوە یان نە هەرچەند چەندین دیمانی لەگەڵ کراوە بەداخەوە من شایستەوە نەوە هێشتا لە ئاسی مەسعود محەممەدانە و دیمانەکان بکەن وەڵامێکی ئەمە وەرگرم بۆچی ئەو نەی کردووە تەفسیرەکەی و بەشێکیشی بۆ خەت ناخۆشی مەلای گەورە گەڕێتەوە. باشە کەس دی تێ نەگەیشتووە تا مامۆستاکانی دەربەندی دێ ئەینوسێتەوە جارێکترە بێت یەکێک لەو کەسانی کە خزمەتێکی گەوری تەفسیرەکە ئەکاتەوە خەتەکەی زۆر ناخۆش بووە و نەخوێنداوەتەوە. باشە دکتۆر یەکێک کە لەو جورئەتانەی کە مەلای گەورە ئیکات تەبەن ئێمە بە خۆمان نەزانین ئێمە مەزهەبی شافعیمانەیە و مامۆستاکانی ئێمە خوا پاداشەماتەوە زۆر متعەسیبن بۆ مەزهەبی ئیمامی شافعی بەڵام هەست بە تێپەڕاندنی مەزهەبی شەکرێ لای مەلای گەورە ئایا ئەمە هەر گومانێکە یا فعلەن ئەو با بڵێن مەسەلەی با بڵێن مەزهەبیشی تێپەڕانووە؟ مەلای گەورە خۆی وەڵامی ئەمە داتەوە لەسەر شوێنێک تەفسیرەکەی ئاڵێ ئای چەند بە ئاواتەوە بوو لەگەڵ محەممەد عەبدە و کۆمەڵە لە عولەمای عالەمی ئیسلامی کۆبوونێتەوە فقهێکمان بنووسایە لە مستەوای شەریعەتا بووە فقهێک کە مەزاهیبی تێپەڕاندایە هەموو مەزاهیبی کۆکردایەتەوە. مەلای گەورە خۆی باوەڕی وا بووە ناکرێت بە یەک مەزهەب حکمڕانی بکرێ ئیلا پێویستمان بە مەذاهیبەکانی تر هەیە ئەمە دیدگای خۆیەتی کە پێویستە ضرورە مەلا لە مەذهبێک تێپەڕێنێت بەڵام بە مەرجێک مەلاکە متەمەکین بێت توانای ئەوەشی هەبێت کە بگاتەوە ئاستێک کە مەذاهیبی تر بخوێنێتەوە هەرچەندە مەذهبی شافعی بە خاڵێکی باش ئەزانێ بۆی کە کۆمەڵگەی کوردی پەیوەست کردو بێکەوە بەڵام خۆی زۆر لەوە تێپەڕیوە بۆچی چکە ئەو لە ئاستی عیلمیە ئەوەندە فراوان بووە زۆر جار نەقدی خوار شافعی نەقدی تابعینەکە نەقدی بەشێک لەو ڕیوایەتانەکە کە لە ئەسحاب و گەردانەوە ئەڵێ پێویستمانەوە بگەڕێن بۆ سەر چاوە ڕەسەنە کە بریتە لە قورئان و فەرموودە وی لای مەلای گەورە نەک مەذهب مقدس نییە نەک ئاینزای شافعی مقدس نییە بەڵکو ئاراءەکانیش کە لە دەروی قورئان و سونەتن تێپەڕێن ئەڵێ مقدس نین لای ئێمە پێویستمان بۆی بگەڕێن بۆ قورئان و
فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه باشە دکتۆر ئەزانی چی ئێمە لە بواری ڕۆشنبیریە شتێکمانەیە لەن ڕۆشنبیرە و کەسەیە کە بەردەوام لە غوربەتێکی گەورەژی دەکرێمە بۆ مەلای گەورە شوابێ ینی وا کەوت بێتەوە کە ئەو منەویرێکی گەورەیە واتە ڕووناکبیرێکی گەورەیە ئەمە هۆکار بوو بێ بەوەی کە وەکو وتمان دەوروبەرەکەی تی ناگەن و دژایەتەکەن و ئەوە لە غوربەتە ژیاوێ بەدڵنیاییەوە چکە ئەڵە من وتارە دەم خەڵک لی تێناکە خۆ بە زمانیش خەڵک قسەی کردو بەڵام عقلیەتی خەڵک تێگەشتن وەکو معریفە یا بوو تێگەشتن تێگەشتی سادە ناتێگەشتی سادە تۆ کەلامەکەی پێ ئەڵێیت و گۆڕانکاری دروست ناکە ئەزای چی مامۆستا پەیوەندە تەفسیری با من یەک نمونەی مەلای گەورە بێنمەوە لە سوورەی واقعەیە باسی قورئانەکە فلا أقسم بمواقع النجوم الله يقول خلق لما آياتي بقيشتها كباسي عظمة قرآنك طهارتي قلبي نأخذ دوي طهارتي حسية طهارتي قلبي بو معناي كابرا علي أو خوي علي علي كابرا بيعي من يدروكا بلام آمادنية بدز نويجوا تادز نويج نقريت از القرآن با يعني آمادية قرآن درو بدرو بقرآن بخوا بدرو سوين بخوا بدرو بەڵام ئامادەی دەست نوێژەکەی نەگرێ دەزە قورآن ئەڵێ ئەگەر تێبگەیشتا لە قورآن ئەم کاری ناکرد ئەم ئوسلوبە کاتێک قسە ئەکا خەڵک چۆن نێتی ئەگا بەم ئوسلوبە کاتێکە قسە ئەکاتەوە خۆ خەڵک چۆن بێتەم ئاستەی ئەو بۆی کەمێک نەبێ هەتەبیەتی منەویر و فەرسەفی و شتەکانی شووە بۆ ئەوانەی فەرسەفی بوون و خەڵکانی فەرسەفی بوون کەمینەیەک لە دەوری تێگەیشتون بۆ ئاستێکی زۆر باڵان و سیویانە بۆ ئاستێکی زۆر بەهێز قسەیان کردووە و زۆر جار تووشی ئیشکالی ئەمە بۆ تۆ خەڵک بە خراپ ئاڕاعەکانی ئەمیەوە باشە تەبان دکتۆر مەلای ئەخباڵی مامۆستا ئاینی تەفسیر بنووسێت ینی تەفسیرێکی بە بەوچوونی من تەفسیرێکی زۆر جوانە ینی مامۆسای ئاینی کەم هەموو عیلما خوێنێ لە نەحو سەرف و منطق و چوزانم ئەمانی کە ئەم عیلمانەکەی خوێنێ ینی ئەندازەیەک مەسەلەن بۆ منە تەفسیرەکەی ئەشێت تەفسیرێکی باش بێ بە پێچوانەی ئەوەی کە من قەناعەتی منەکە تەفسیری مەسەلەن داعی مەسەلەن بۆان خواست ڕەنگە بە ئەندازەی تەفسیری مەلایەک قوڵ نەبێ بەس مەلای گەورە تەفسیری چۆن کردووە ینی مەبەستم تەفسیری قورئان بە قورئان کردووە تەفسیری مەسەلەن بۆن منە تەرجمەی حرفی کردووە ینی یا مەسەلەن بۆن منە نا بە پێچوانەوە ئەو هەتا فکریشی خستۆتە ناو تەفسیرەکەیەوە مەلای گەورە کە تەفسیری نووسیوە خۆی باوەڕی وایە پێویست بۆ ناکە ئەوەندە بگەڕینەوە بۆ لە فەهمی ئاەتە بگەڕینەوە بۆ دقەق نەقل کراوەکان بۆ ڕیوایەتی منقولە بۆ تەفسیر پێویستمان بۆی لە قورئان خۆی تێبگەین لە سیاقی قورئانە قورئان لە سیاقی خۆیان بێ تێبگەی ناکرێت پارچە پارچەکەی لێ تێبگەی ینی ئەو بەبەستی تەعەموق و ئەو تەدەبورەیەک هەیە ینی بەبەستی لەم ڕێگایەوە لە قورئان ئەبێ خودی قورئان پارچە پارچە نەکرێت بۆی لێ تێبگەی چونکە خۆی هەندێکی وەڵامی ئەوی ترێداتەوە ئەمە جانیبێکی کە باوەڕی وا بە قورئان پێویستە خۆی بەشێک تەفسیری خۆی بکە پێویستمان بە ڕیوایەت نییە بۆی زۆر جاڵە من پێویستم بەم هەموو نەقڵە نییە تااقەتیشم نییە هەرکەس حەزی لە تەفسیری نەقڵە بە بڕاتە بۆ ئالوسی ئەوان تااقەتیان باش بۆ لە ڕیوایەتان نەقلیکە من تااقەتم نییە دوو هاتووە سیاقی قورئانی وەرگرتووە تەفسیری کردووە ئەمجا یعنی زۆر جار ڕەدی جمهورە داتەوە ئەڵێ قورئان ئەمە قبوڵ ناکە کە ئێوەتانەوێ یعنی نمونەی وا هێنێتەوە لە بە هەڵەیانەتوە لە سوورەتی البەقەرە لە بابەتی ڕۆژووە ئەڵێ نەزمی قورئان موعجیزە چ پێویستەکە من بێم کۆمەڵە ڕیوایەت بێنم ماناکەی تێک بدەم لە سوورەی کەهفە کە باسی یەئجوج و مەئجوجەکە ئەڵێ یەئجوج و مەئجوج ئالێرەیە چ پەیوەندیان بە ئاەتی قیامەتەوە هەیە یعنی ڕەدی هەموو ئەو ڕیوایەتانەشە داتەوە بۆیە باوەڕی وایە قورئان لە سیاقی خۆیە پارچە پارچە ناکرێ و تەفسیرەکرێ وەکو ئەوەی کە خۆی خوا نردوێتی چونکە ئەم ئەوەی کە پێوترێ مەصحەف ئەوەی کە ئەو تەرتیبی مەصحەفە تەرتیبێکە خوا خۆی دەینەوە مەجالی پێغەمبەریشی نەداوە سەڵات خۆی ئەڵێ صاحبی شەرع بە ئەمری قسەکە بۆ خۆی بڵێم فەرمێ صاحبی ریسالە بە ئەمری صاحبی شەرع ئەم قورئانی ئاوەداناوە سوورەتەکانیش نەک ئاەتەکان وی ڕەدی عولەما داتەوەڵەوەی کێ وەڵێن قورئان لەسەر دەمی پێغەمبەر تەرتیب نەکراوە شتیوان نییە قورئان خوای گەورە فەرمانی کردو ئەبەن شێوەیە دەنا ئەگەر ئەڵێ بە حەزی ئێمە بوایە بە ئەوەی سەبەب نزولەکەیەوە بوایە ئەبوایە تەرتیبێکی مغایر و جیاوازمان دانا لە هینە لە
ترتیبی قورآانە. با من لەبیرم نەچێتەوە تاوان دێنە سەر ئەوەی کە ئەسباب نوزولیەکەش کە مەسەلەن بۆ من ئەو کێشەی لەگەڵیا هەیە بەڵام دکتۆر ینی نازانم ئەو چۆن جورئەتی کردووە بەو چیا گەورەیە هەڵزنە ئەویژەوەی کە ڕەدی جمهورێک هاتەوە ینی زۆر جار مەسەلەن بۆ منە لە دەرەوە جمهورەوەژی ینی زۆر پێی ئاساییەکە ینی لەگەڵ جمهورە نەبێت ینی ئەمە لە چۆ ینی ئەم جورئەتت چۆن دروست باوەڕبوونە بەخۆی بێ کەلیمە باوەڕبوونە بەخۆی هێندە باوەڕی بخۆی هەبووە باوەڕی بە عیلمەکەی هەبووە نەترساوە لە ڕەدی جمهور باتەوە نەک ڕەدی جمهور لە سوورەی بەقەڕەیە لە باسی ڕووکردنە کەعبەیە ئەڵێ گەر حەبری ئوممە کە مەسی عەبدوڵای کوڕی عەباس ڕەضی الله عنه وا بڵێ من ئەو ڕیوایەتە وەرناگرم ئەوەندە باوەڕی وا بووە سیاقی قورئانی نابێ بشێ نابێت تێک بدرێ بۆیە ناکرێت ڕیوایەتێکی بۆ بین باوەڕی بەخۆی هەبوو قەناعەتی بەخۆی هەبوو ئەم باوەڕبوونە بەهۆی عیلمەکەیەوە بوو پیاوێکی عالم بووە پیاوێکی متەمەکین بووە پیاوێکی موجتەهید بووە لە سەرەتا وتمان توانای ئەمەی هەبووە ڕەدی زۆر لەمانە بداتەوە و قەناعەتیشی بە بەرامبەر کردووە کە ئەم ئێڵێ صەحیحە نەگەوەی جمهور ئەگەر نمونە بێنینەوە لە تەفسیرەکانتوان دەیان نمونە باسکە یعنی یەکێ لەوانە لە باسی قیتالە لە سوڕی بەقەڕەیە نمونەیەک باسەکە مەلای گەورە ئەڵێ ڕەئی جمهور کە باسەکە متەناقیضە لەگەڵ زەمانێکە کە خوا لەم ئاەتە باسی کردووە چۆن ئەتوانم تەفسیری ئەم ئاەتە وەکو جمهور بکەم دێ دوو لاپەڕە ئەنووسێ بۆی کە ڕەدی جمهور بە تەڕای باتەوە لەبەرەوە ماوەسا پەیوەند ئەم قەناعەت و باوەڕبوونە بە عیلمەی خۆی وای لێ کردووە کە نەترسێن نەک لە چییە لەوەی کە هەموو جیهانیش دیشی بۆ ئەزانی دکتۆر بەداخەوە ینی کورد ئەم جورئەت و ئەم جۆری ئیجتیهادی کە لە مەلای گەورە هەیە ڕەنگە زۆر نەیحوبێنێ ینی زۆر پێی خۆش نەبێ بەڵام من ئەزانمەوە لە دنیا عەرەبیا وا نییە ینی بابزانم مەلای گەورە لە لای ئەوانی تر جگە لە کورد وەکو مامۆستای مودەڕیس بەزانم ئەوش ئەو جێکەوتەوە ئەو شوێنەی هەیە واتە غێری کورد با بڵێن نەتەوەکانی ترەی ناسن بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی دەرنەچوە ئەفکاری مەلای گەورە لە نەچۆتە دەرەوەی ینی لەم سەردەمەش توانای دەرچوونی نەبوو تا ئێستاش تەفسیرەکەی تازەوە تەبع کراوە ئەڵێن وا خەریکە تەبع کرێ بە عەرەبی ینی ئەفکاری مەلای گەورە لە دەرەوە نەخوێندراوەتەوە بەڵام مامۆستای مودەڕیس ئەو هەروەکو کوردێک وەسفێکایەکێک لە موجتەهیدەکان خۆی ئەڵێڵەیەکێک لە ئاواتەکانی ئەو بتوانێت گۆڕانکاری گەورە بکە بەڵام عەوائقەکان ڕێگەی نەدا کە گۆڕانکاری گەورەکان بکە و ئەجەلیش ڕێگەی نەدا بگاتە ئەو ئامانجی کە ئەیویست مامۆستای گەورە مودەڕیس زۆر بە گەورە لە نەڕاندووە وەکو خەڵکانی نەخوێندەوار چاوێن لە مەلای گەورە نەکردووە وەکو خەڵکێکی عالم سەیری کردووە بەڵام بۆ دەرەوەی کۆمەڵگە نازانم ینی بۆچی نەگەیشتوتە دەرەوەی کۆمەڵگەی کوردی هین تەنان لە ئەوساتی عێراقیە کە ناسراوەکو ئەندامی مەجلیس تەئسیسی عێراقی ناسراوە نەگوەکو مەلایەکی گەورە هەرچەندە با من شایەتێک بدەم کە مەسعود محەممەدی هێنێ لە گەشتی ژیانما باسی هینەکە ئەڵێ مەلیک فەیسەڵ یەکەم ئەوەندە پێی معجەب بووە وتوێتی حەقەن ئینەکە خەتیب باهیر وتوێتی أريد أن أستكمل معلوماتي عندك في الدين وی پاریداوەتە مەدرسەیەک دروستکە قرار بوو لە هاوی نابێ لە مەدرسەکە لای مەلای گەورە بخوێنێ بەڵام ئەم عیلمە نەگەیشتوت مەلیک فەیسەڵ دوجار نەهاتوە هەر هۆکارێکی هەبووە نەهاتووە بخوێنێ بەڵام شانازی بوو بۆی کە ئەگەر کەسی چۆکو مەلیک فەیسەڵ کە ئەم خۆی زۆر معجەبە بە سیاسەتی مەلیک فەیسەڵ قەناعەتیوە و سیاسێکی گەورە بۆ لەسەر ئاستی عێراق و توانای ئەوەی هەبوو ئەدایەکی باشی هەبێ ڕێگەیان نەداوە ئەوە ئەڵێ بەڵام ئەو ئامادەی ئەمیتیاوە بێ لای مەلای گەورە بخوێنێ بەڵام لەم چەند کەسە دەرنەچووە یعنی مامۆستا پەیوەند کوڕە با بگەڕێنەوە بۆ ئەم حاکمی سیاسیەکەی هەولێر مستەرهای وابزانم کە لە 1970 بۆ لای مەلای گەورە یەکێکە لە مەلا هەرە گەورە خوێنەوارەکان ئەو معجەبە پێی بەڵام نەچۆتە ئەوساتی عەرەبیەوە ئەفکاری مەلای گەورە لە ئەوساتی عەرەبی دراسە نەکراوە بە هیچ شێوەیە بۆچی بەشێکی پێوەستە بۆ کەم تەرخەمیەوە کە لە ناو ناوەندە ئەکادمیەکانی ئەمە هەیە تا ئێستاش تەنها سنتەرێکێ لە کۆیە بە ناوی مەلای گەورە و حەقی خۆی پێ نەدراوە یعنی ئەگەر حەقی خۆی پێ بدرێ تەوقع کە لە 100 ساڵی ڕابوودا پێی وامان نییە
ئەکرێ خەڵکێک هەبێ لە ئاستێکی عیلمیە پێش مەلای گەورەی دابێتەوە بەڵام لە هەموو بارەکانە شاهدی مەلاکانی خۆمان وتوانە مەلای گەورە لە چاو مەلاکانی تری سەردەمی خۆیان ئەو سوار و ئەمان پیادەن. باشە دکتۆر مەلای گەورە گەرچی لە هەندێک شتا مەسەرم بۆ منە لە هەندێک بابەتە زۆر کراوەیە بەڵام لە هەندێک شتیش ینی ئەندازێکی باش مەسەرم بۆ نەتوندا هەنی بە تایبەتی ئەوەی کە من لە پێشێکەکە باسم کردوتم ینی خۆ دراو لە ڕەنگە لەگەڵ ئەهلی کتابە ژیابێت چونکە بیرمان نەچێت کۆیە لەگەڵ هەرمۆتە و ئەوانە ینی دراوسێن ینی لانیکەم و دڵنیاشم لەوەی کە تێکەڵی زۆرتر بووە بەڵام قەنەعەتی وا بووە کە ئەو زەواجی کە شەرع دایناوە ئاساییە لەگەڵ ئەهلی کتابە بکرێت و تا ڕێی وایڵێ نابێت لەگەڵیانە بکرێت چونکە ئەوانی انحرافیان کردووی چی دیکە ئەهلی کتاب نەماون ینی سیرەکەی لە هەندێک شتا توندا ینی لە شوێنێک ڕێگادا بەوەی ئەڵێ ئەبێ ئافرەتان بخوێنن بەڵام لەو شوێنەی کە مەسەلەن تەبەڕوجە و مەسەلەن بۆ منە ئەوەی کە مەسەلەن سەرکۆتی و نازان فڵان و فیسارە زۆر توندە لە بەرامبەریە. من خۆ قەناعتمە ئەو توندیەی لە تێگەیشتن لە دینەوەیە وەک کراوەیەکیش هەر بۆ تێگەیشتن بۆ دینەکەڕێت. ئەو باوەڕی وایە ئافرەتان ئەبێ بێن ناو کۆمەڵگەوە ئەو قەناعەتی وایە ئافرەتان ئەبێ کۆمەڵگە جارێکی تر بنیاد بنێنەوە چونکە پەروەردەی مناڵ لەبەردەستی ئافرەتایە. بەڵام مەسەلەی ئەوەی کە ڕێگەی نەداوە کە ئافرەتی غەیرە موسڵمان شوو بە پیاوی موسڵمان بکە قەناعەتی وایەڵێ ئافرەت پەروەردەکاری کۆمەڵگەیە باوک ئاگای لێ نییە ئێکە ئاگای لێ نییە پێویستە دایکەکە گەورەیکە ئەم مناڵەکە لە بەردەستی دایکێکا گەورە ئەبێ مشریکە یان ئەهلی ئیسلام نییە بەزمانەکە خۆیان انحرافیان کرد غیرە موسڵمانە مادام غیرە موسڵمانە ئەو ئامانجە ناپێکی کە زەواجی بۆ دیاری کراوە کە بریتێ لەوەی ماڵێک دروست بێ بۆ پەروەردەکردنی ڕیجال بۆ پەروەردەکردنی ئینسانێکی بۆ خوا سڵحاو ئینسانێک کە بە کەڵکی کۆمەڵگا بێ قەناعەتی وایە ئافرەتێک کە نەتوانێت دینەکەی خۆی زاڵکە ئافرەت کە توانی دینەکەی خۆی زاڵکە بەسەر مناڵە ئەو کاتە کۆمەڵگە بەر و انحراف ڕوە وەکو چۆن خۆیان لایەنداوە. ئەمە یەک دووش ئەوەی کە ئەهلی کتاب و خۆیان نەماون لەناخۆ ئەم لەگەڵیانە تێکەڵە یعنی یەکێ لەوانە خەڵکی هەرمۆتە گۆرهاوژین سڵی ئەمە قسەم لەگەڵ کردەوە و مەلای کۆیە مەلای گەورە مەلای ئێمەش ڕاست لای ئێمەش کەسایەتی هەیە. وەبزانم عەبدولخالق عەلاءالدین قسەیەکە لە مێژووی مەلای گەورەیە ئەڵێ وتاری عەسرانی ڕۆژی عەسرانی مەلای گەورە لە ڕەمەزانە مەسیحەکانیش گوێیان لێگرت. ئەم ها تێکەڵیەکە کە وابەستەی شەرعە ئەمیشیان ڕێلێگرتنێکە کە وابەستەی شەرعە نەک لەبەرەوەی کە بە حەز و ئارەزوێک ئەمەی کردبێ. باشە دکتۆر لە تەفسیرکردنە بۆچی کێشەی لەگەڵ ئەسباب نوزولا هەیە؟ ئەڵێ ئەسباب نوزول بەشێکی خورافیات و ضعیفە بەشێکێتی ئەوەی ضعیف و خورافیاتە نامانە. دووەم ئەوەی کە هاتووە زۆربەی زۆری تێکەڵ کراوە لەگەڵ شتی سەحیحە. سێهەمیشیان ئەبێتەوە ڕێگر لە تێگەیشتن لە قورئان چکە ئەسباب نزول هۆکارە بۆ دابەزینی ئاەتەکە بەڵام هۆکار نییە بۆ تێگەیشتنی من لە دەقەکە. ئەبێ من جارێکی تر بێمە دەقە بخوێنمەوە بزانم لە قورئانە لەکوێ باس کراوە ئینجا بێم تەفسیری ئاەتەکە بکەم نەک ئەوەی کە بێم بڵێم ئەسباب نزولەکەی چییە ئەسباب نزولەکە هەر چۆنێک هاتووە وا تەفسیریەکەمەوە چکە ئەسباب نزولەکە بۆ سەبەبیش خاصە بەڵام معنای ئاەتەکە عامە من ناکرێ معنە عامەکەی ئاەتەکە بگۆڕم بۆ تەفسیرێکی خاص کەواتاڵێ ئەسبابی نزول ئەبێتە عائق ڕێگر لە فەهمی قورئانی. پێویستمان بۆیە جارێکی تر تەفسیری قورئان بکەینەوە بەبێ ئەسباب نزول مەگەر لە شوێنێکە کە موافقی باشە ئەسباب نزول بە مجمەلی ینی هەمووی ڕەتەکاتەوە یاخود بەشێک لە ئەسباب نزولەکە ڕەتەکاتەوە جەناب بەشێکی زۆری ڕەتەکاتەوە بەشێک زۆری ئەسباب نزول ینی ئەو شوێنانەی کە وەری گرتووە ئەگە بڵێم من دیراسی 70 شوێنیم کردووە لەوانەیە نەگەیشتێتە لە سایە 10 ئەمەی کە وەری گرتووە ئەوەی تری ڕەفس کردووە بەشێکی بۆ ضعیفی ئەسباب نزولەکان و بەشێکیش قەناعەتی وایە بێتە هۆی تێگەیشتن لە دەقە شەرعیەکان کاتە پێویستمان پێی نییە ناچار نیم من ئەمە وەرگرم بە
ڕیواەتەکە ضعیف بێ یعنی دەیان شوێن ئەگەر کات هەبووە نمونەمان هێنایەکە لە دەیان شوێن ڕەدی ئەسباب نزول دەکاتەوە لەبەرەوەی کە ناگونجێ لەگەڵ فەهمی قورئانیە چونکە قەناعەتی وایە فەهمی قورئان بە درێژایی حیاتی ئینسانە هەتا قورئان مابێ کەواتە پێویستم بۆ نیە ئەسباب نزولێک واقعەیەکی خاص کە ئاەتەکەی بۆ دابەزیوە من لەسەر حسابەوە تەفسیر بۆ بکەم. باش دکتۆری چکە لەو بابەتانە لەو ئیشکالانە ئیشکالێکی دروستکراوە بە بۆچوونی من چونکە قورئان ینی زۆر با بڵێن تەوجیهی عەقڵەکرێ ینی بۆ عەقڵ هاتووە ڕاستەکەی بەڵام هەمیشە ینی ململانەیەک هەیە لە بینی دەق و عەقڵ و نەقڵ و لەم بابەتانە مەسەلەن ینی مەلای گەورە ینی چۆن مامەڵەی لەگەڵ عەقڵ و نەقڵا کردووە ینی ئایا یەکێکیانی وەرگتووە یەکێکیانی ڕەت کردوێتەوە یاخود هەردووچانی بە تەوازون وەرگنی چۆنەڵێ ینی ئەمە بەرمەبنای علمێکی صحیح علمێکی گەورەیە کە مەسەلەن بۆ منە توانی بێتی دەرکی ئەو بکە مەسەلەن بۆ منە نەقڵ لە جێگەیەک و عەقڵیش لە شوێنێکی کە هەردووچان تەواوکەری یەکتریە بن عەقڵ و نەقڵ شوێنان لە لای مەلای گەورە لەکوێیە پێشەوە با من قسێ بکەم کە مەلای گەورەیەکی لەو کەسانی معجەبی بۆ سەرسام بۆ پێی ئیبن تەیمیە بووە. ئیبن تەیمیە طبعاً ئیبن تەیمیە بە فتوای ئیبن حەجەری هەیتەمی کافر بووە یعنی لە ناو شافعی مەذهبەکانە کەس بووی نییە بچێ کتێبەکانی ئیبن تەیمیە بخوێنێتەوە لەبەرەوەی تووشی ئینحرافێکە تووشی لادانێکە لەبەرەوە ناخوێنێتەوە بەس مەلای گەورە ئەڵێ کتێبەکانی ئیبن تەیمیە بخوێنەوە هەم بۆ عەقڵتان باش هەم بۆ تێگەیشتنتان لە دین. ابن تيمية كتابك هي درء تعارض العقل والنقل يعني موافقة القول الصريح للعقل الصحيح يعني عقل ونقل هيج جايتك يعني لإسلامه نعقل صحيح أو عقل صاغ سليمي كهيا أو نقل صحيحي كهيا كرواية صحيحة كان قرآن فرمود صحيحة كان هيج يعني دجيك نين ملاي قوراء ما يكروا منهجي خوي يعني باور رواية عقل تەواوکەری نەقڵە بەڵام ناکرێ ملزەم نەکرێ بەچی ملزەمەکرێ بە نەقڵ بە وەحی بۆیە لە سوورەی ئالی عیمرانە باسی لە باسی فورقانەکە فەرمووی فورقان وەحیە ئەوەی کە یەکلاکەرەوەی وەحیە بەڵام پێویستمان بە عەقڵە بۆ تێگەیشتن لە وەحیە نەک ئەوەی کە عەقڵ ڕەتکەمەوە پیان وتووە عەقڵانی پیان وتووە دژی نەقڵە پیان وتۆ دژی ڕیوایەت ئێستا بۆیە پیانە بە قورئانی وەنێ کۆمەڵی ئەحادیث هەیە ڕەتی کردوێتەوە ئەفەرموو لەبەری پێچەوانەی عەقڵن عەقڵیش لە قورئانەوە سەرچاوی وەرگرتووە کەواتە ناکرێ ئەم دەقا کە پێچەوانەی قورئانە پێچەوانەی عەقڵە قبوڵی کەم یعنی با من نمونەیە بێن وەسایەکی لەو شتانی کە ڕەخنە لە مەلای گەوراگیری ئەڵە باوەڕی بە دەجال نییە ئەڵە باوەڕی بە دەجال و هاتنە خوارە مەسیحنی عەلەیهی سەلام بەڵام ئەوە نییە ئەوڵێ ئەمانە ئەخبارن ئەخبار پێویستە لە واقعەیەکە سەیریکەین کەی هات باوەڕمان پێێتی بەڵام ناکرێ من چاوەڕوانی کەم کە تا دانیشم هەتا ئەوان دێن تا محەممەدی مەهدی دێم ڕزگارەکە تا دەجال دێ تا مەسیح دێ کۆتایی بەژیانە هێنێ ڕێکی خاتۆ بووم ئەڵێ خوا ئەمەی واجب نەکردووە لە قورئانە فەرمانی پێکردم عەمەل بکەم بۆیە لە حەدیثەکەی بوخاریە فەرمێ ئەو مەقطعی صحیحە ئەوە ئەڵێ ئەو مەقطعی صحیح خۆزگە بوخاری ئەلێرا وەستا ئیتر نهاتایە کۆمەڵی ئیسرائیلیاتی تێکەڵی حەدیثەکەی خۆی کردە. زۆر باشە دکتۆر بمبورە ئەنی کاتێکی زۆر کەم ماوە بەڵام یەک دوو پرسیارم ماوە بەلای خۆمەوە گرنگە گەر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر باشە تەمان بەلای گەورە پێچێ لەو کاتێشە کە ئوژیاوە ینی ئەم جەدەلە هەر هەبوو بێ ئەم جەدەلە ئاینیە ینی چونکە ئەو باسی وەهابێتەکە باسی بیدعاکە ینی باش ئەو چی پێ بیدعا بووە مبتەدەی لای ئەو چیە بووە ینی بیدعا لای ئەو لە عەقیدە و لە دینە لە عیباداتایە ئەوەی تر پێوتە ئیبتیداع داهێنان ئەڵە دروست نییە ئێمە ڕەدی با من نەڵێم تەسەوف ڕەدی ئەهلی تەسەوفی ئەو کاتە ئەداتەوە کە ئەوەی ئەیکەن لادانە لە دین ئینحرافە لە دین بۆچی چونکە شتێکیان کردو خوا و پێغەمبەر داوایان نەکردووە وەڕەدی سەلەفیەت دەداتەوە ئەفکاری سەلەفی طبعا سەلەفیەت لە زەمەنی ئەوان نەبوو وەکو ڕەوتێک ڕەدی ئەفکاری بەس یەک شتی هەیە دکتۆر من یارمەتی و بەم ئەوژەڵێ ئەڵێ عەقڵی ئینسان
ئاسان مەشەوەژەکەن یەک سیاست ینی سیاسیەکان سۆفیەکان وهابیەکان ئەخر ئەمێ وەڵامی ئەمە وەرگرم ئەلەمە سیاسیکە واز دێهێنم کە سیاسەکان خۆی ئەڵێ تابعی میلەتن ئەفکاری میلەتە خوێندنەوە بڕیار لەسەردەن لەم ماوەی پێشدا دەیان ڤیددیۆمان بینیەوە کاڵێ سیاسەکان پێمانەڵێن کوڕ ئەو بابەتانە وروژێن میلەت خۆی لەگەڵ ڕاهاتووە بەڵام باسی سۆفی و تەسەوف و سەلەفەکانەکەم مەلای گەورە باوەڕی وایە لە هەندێک ئەفکارە ناکرێ بڵێ تەنها وەکو زەمەنی پێغەمبەر بیرەکەمەوە بۆ نمونە ڕخنە لە سەلەفەکان ئەگرێ لەم جانیبەیە کاڵێ ڕێگە ئەوڵێ بەشم شێ شەڕکەین و پێویستمان بۆ نییە هەر ڕم بەکارهێنی پێویستمان بۆ نیە تیر و تۆپ و تەباب وانە باس ئەوە لەوان نییە قورئان هاتوو وەصنع الفولک بأعیوننا بە حەزەتی نوح فەرمێ بە سەیدنا نوح عەلەیهی سەلام ئەڵێ کەشتیەکە دروستکە کەشتی دروستکە بۆ ڕزگار بوون معقول نییە ئەڵێ ئێمەیە کە لە قورئانە فەرمانمان پێکراوە کەشتی دروستکەین ئێستا بین واز دەهێن بێنین لە کەلوپەلە جەنگیەکانی کە بێنین باسی لە ئاەتی وألنا له الحديد لە باسی حەزەتی داود عەلەیهی السەلام سەیدنا داود فەرمێ ئاسنمان بۆ نەرم کردووە لێرە ڕەدی جمهوریش دەداتەوە ئەڵێ جمهور فەرموویانە ئێمە ئاسنەکەمان بۆ نەرم کرد وەکو لۆکەی لەبەر دەستی خۆی چی ویسا دروستیە کرد بەڵام ئەڵێ بۆ نەهاتن بڵێن خوا ئەسبابی بۆ ڕەخساند ئەسبابی بۆ ڕەخسان وەکو ئێستا کە هەیە ئاسن نەرم بوو بەدەستیەوە کەلوپەلی جەنگی لێ دروستە کرد ئەڵێ ناکرێ من وەکو ئەو بیرکەمە بڵێ مەڵات تۆپ و تەیارم پێویست نییە پێویستم بە ئەسلحەی جەنگی نییە پێویستم بە مایکرۆفۆن ئاڵە بۆی کە مەلیک یان خەتیبی عەرەفە بە دەنگێکی زوڵال قسە بکە ئەمە کەی بیدعەیە بۆی بیدعە جیاکەنەوە ڕخنە لە وەهابیەکان ئەگرێ ئەو کاتە و ڕخنە لە سۆفیەکان شەگرێ ئەڵێ ئەمە کێ واتانێ بە زەرگ و شمشێر و تیغ و ئەوانە دین بێنەوە پێشەوە شتیوان نییە ئەمە لە دینە نەهاتوو پێچەوانەی دینە یعنی باڵانسێکی وەرگرتووە لە بینی هەردووکیانە تێگەشتنی لە قورئان و بەکارهێنانی عەقڵ بۆ تێگەیشتن لەو دەقانە وای لێ کردووە کە ئامادە نەبێ بچێتە ژێر چوارچێوەی کۆنایی تەسەوفیان سەلەفیەتە هەندێشی سەلەفی وەرگرتووە و هەندێشی تەسەوفیشی وەرگرتووە چونکە لە کاتێکە وەسوی دەیان شێخەکە باش دکتۆر ئەمە آخر پرسیارمە بێ ئەویش ئەوەیەڵێ لە شوێنە کاڵێ سیاقی قورئان داوای چی لێ کرد من ئەوەم کردووە بۆیە خاتری کەسێکی ئەوزام نەگرتووە عەرزم کردی لە مقدیمەکە پێم وتم مەلای گەورە خاتری بەشێک لە ڕیوایەتی ئەسحابیشی نەگرتووە ئەڵێ ئەگەر حەبری ئومە عەبدوڵڵای کوڕی عەباسی ئەم ڕیوایەتم بۆ گێڕە قبوڵی ناکەم مادام سیاقی قورئانەکە قبوڵی نییە هەر کەسێک ئەیکا چونکە ئەم قورئانی لا زۆر مەزنە یعنی پێی عەیبە لە هەندێک بابەتە قورئان بەراوردکەی لەگەڵ کەلامی خەڵکی ترە دژی ئەوانەش وەستاوەتەوە کە ویستوانە بەراوردی وانە هەر ڕخنە لە بەلاغیەکانی شەگرێ ئەڵێ معقول نییە تۆ عیبارەتێکی عەرەبی لاوازم بۆ ئەهێنی لەگەڵ عیبارەتی قورئانە بەراوردێکی قورئان ئەعلا مەقامی هەیە و کەلامی ئینسان هەرچەندە بەرز بێ ئەگەر پێغەمبەریش بێ ناگاتە ئەدنا مەقامی کەلام الله لەبەرەوە کەلام الملوکی ملوک الكەلامی ئەوە ئەڵێ کەلامی مەلیکەکان مەلیکی قسەکانە فكيف بكلام ملك الملوك ئەبێ کەلامی مەلیکی ملوک کە خوای گەورەی جەل جەلالوه لە چ مەقامەکە لەبەرەوە باوەڕی وایە قورئان ئەعلا مەقامی هەیە پێویست بۆ ناکە خەڵکی خۆی عەزیەت با بڵێ ئەمە سەبەب نزولە ئەمە نازان پێ هەر شێوە هەڵە قورئان ڕەدی کاتە من شڕەتیەکەمەوە بەبێ ئەوەی کە لی بترسم دکتۆر کازم عەلی زۆر سوپاست دەکەم سوپاس بەوەی کە لە جێکەوتی ئەم جارە وەڵامی پرسیارەکانم داینەوە و باسی مەلای گەورەت بۆ کردین سوپاست دەکەین تەمەناوەکەم کە ئینشاڵڵا ئەوەی کە لەم بەرنامەیە کردمان ینی لانی کەم بۆ ڕوژاندنێک بێ بۆی کە ئیتر ئەوەی کە پێخۆشە ئەم بابەتی لا گرنگە بۆ خۆی بەدواکەوێ وهروەها بڕوا بە دوای مەلای گەورە و خۆی بگاتە ئەو حەقیقەتانێک کە مەلای گەورە یاکۆچی لێ کردوون و وتۆنی لێرە بەجێتانێڵین تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ